ئەو سەرکردەی خۆی کردە باوکی میلەتەکەی و وڵاتەکەی لە سەحرایەکی وشک و برن و گوندێکی ماسیگردنی کردە گەورەترین وڵاتی سەرمایەداری و پێشەنگی وڵاتانی دنیا، کردێ خاوەن بەهێزترین پاسپۆرتی جیهان و بەڵام هێشتا خێرخوازێکی چڕ و پڕیش بوو. ئەو شێخ زاید بن سوڵتان ئال نەهیانە، خاوەنی دەوڵەتە حەوت شانشینیەکە. بە باوکی میلەت ناسراوە بەهۆی ڕۆڵی لە پێکێنانی ئیماراتی عەرەبی. شێخ زاید بن سوڵتان ئال نەهیان یەکەم سەرۆکی ئیمارات بوو لە دوای پێکێنانی ئیمارات لە 2 کانونی 1970ەوە لەم پۆستەدا بوو تاوەکو ساڵی 2004. لە ساڵی 1966 تا 2004 وەک فەرمانڕەوای مینشینی ئەبوزەبی و ئیماراتی عەرەبی کاری کردووە. شێخ زاید گوێگرێکی باش و ناوبژیوانێکی باش بوو، هەمیشە لە ناکۆکیەکاندا بێلایەن بوو، هەروەها بە سەبر و بینین و حیکمەتی ژیرانەی بەناوبانگ بوو. But he felt he must give everything to his people now, because they'd had nothing for so long. As we were going down, Of course it'll change everything. Zaid's told me that too. The first thing to go, he said, would be the Arab's blood for his camel. ئەو سیفەتانەی بوونە هۆکاری ئەوەی ناوی پیاوی دانای عەرەبیان پێبەخشی. دیدگاکەی وای کرد ئیمارات ببێتە دووەم گەورەترین ئابووری کەنداوی عەرەبی لە دوای سعودیە و سێم گەورەترین ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. شێخ زاید زۆر باش لەوە تێگەیشت بوو هەتاوەکو خۆی گرنگی میلەتەکەی خۆی نەزانێت، هیچ کەسی دیکە نایزانێت و ناتوانێت یەک هەنگاویش بنێت بۆ زیاتر بەهێزکردنی ئابووری وڵاتەکەی و نرخی ئیماراتی بوون. شێخ زاید هەمیشە بە داکۆکی کارێکی سەرسەختی ژنان ناسراو بوو. دەیگوت ژن نیوەی کۆمەلگایە، بۆیە دەبێت بە یەکسانی بەشدار بن لە دەسەڵاتدا و هەر وڵاتێک چاوی لە سەرکەوتن و بەرەو پێشچوون بێت، نابێت ژن لە نەخوێندەواریدا جێبهێڵێت. وكل ما هو من تراثنا فخورين به، والإنسان لكل شيء يفتخر به وينال منه فخر. لەسەردەستی شێخ زاید دوبەی ئێستا لە گوندێکی ماسی گرتنەوە بوو بەم دوبەیە کە دانیشتوانەکەی لە سەدا هەزار گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە ساڵی 1966 دوای نزیکەی 30 ساڵ گەڕان بە دوای نەود و گازدا، نەوت لە دەریاوە لە دوبەیەوە دۆزرایەوە. داهاتی نەوت دەستی بە ڕژانی شارەکە کرد و دەرگاکانی بۆ سەردەمێکی نوێی گەشە سەندن کردەوە. He's an Arab sheikh who was born in an old Arabia and will die in a new one. He worships Allah, loves the desert, and is one of the richest men in the world. His name is Zaid. Zaid rules a little kingdom in Arabia called Abu Dhabi. دوبەی حەزی دەکرد داهاتی نەوت بەکار بهێنێت بۆ بەرهێنان بە شێوەیەکی سەرەکی لە ژێرخانی شارەکەدا. ئابووری نەوتی نوێ لە گۆڕینی نەخشە و تەلارسازی شارەکانی دوبەی خۆی دەرخست. بەشداری کرد لە گەورە شارە مۆدێرنەکەی کە ئەمڕۆ دەیناسین. ئەم گۆڕانکاریە چ لە ڕووی فیزیکی و چ لە ڕووی کاتەوە لە نێوان دوو بەندەری بازرگانی شارەکەدا ڕوویدا، بەندەری ڕەشید لە باکوور و جەبەل عەلی لە باشوور. بە درێژایی شەقامی شێخ زایدی ئەمڕۆ کە نزیکەی 40 کیلۆمەتر درێژە و دوو سەرەکەی بە یەکەوە دەبەستێتەوە. هەموو ئەم هەوڵانە بۆ زیاتر ناساندنی ئابووری وڵاتەکە و زیاتر بەرەو پێشچوونی ئەم شانشینە لەسەر دەستی شێخ زاید ڕوویاندا. الله العظيم أني لا أدري
أن في شعب الإمارات ناس الحين ساكنين بالإيجار إلين يثني مكاتبهم وطلباتهم. الله يطول في أبو ظبي ومن دبي ومن الشارجة ومن رأس الخيل فيه ناس ساكنين بالإيجار. كيف هذا يسكنون بالإيجار؟ كيف يحق للحاكم أن يخلي مواطن يسكن بالإيجار؟ وەک هەمیشە دەیگوت پێشتر دەیانگوت کشتتوکاڵ هیچ داهاتوویەکی نییە لە ئیمارات، بەڵام بە نیعمەت و ئیرادەی زێڕین ئێمە سەرکەوتوو بووین لە گۆڕینی ئەم بیابانە بۆ خاکێکی سەوز و ئابووری سربەخۆ. کێخوا دەیداتێ پاش مردنیشی هەموو کەس و میلەتەکەی لێی رازی بن و دوعای خێری بۆ بکەن. لە دوایەوەی شێخ زاید بن سوڵتان ئال نەهیان لە کۆتایەکانی 80 ساڵی تەمەنیدا بوو، نەخۆشی شەکرە و گورچیلەکانی بەرۆکیان پێگرت و بەریان نەدا، تاوەکو دایان بە ئەرزدا و بە چاوی داخرا و لە لووتکەی ئارامیدا لە ناو میلەت و کەسوکاریدا لە مزگەوتی گەورەی ئەبوو زەبی کۆچی دوایی کرد. دنیایەک میهرەبانی و نیشتیمان پەروەری و هەستی داهێنانی نوێگەری وەک سەرمایە بۆ منداڵەکانی و بۆ گەلەکەی بەجێهێشت.